السلام عليكم. عليكم السلام. هو جوابي تلفون بنهايته. كل له واحد اللي يصرفكم أطبخوا كعب العيش الرزيلي تريبا واحدة من الرواتن. سعدي الرزيل زولي وبس مو يسمى تلفون بيه بلام بلام خوت هاتيت لو خير تسبوا سعدي بري تو خير يلاوا لو تسبوا تسودا تخصي بكام كل لداخي بيجن لداخي مال خزوري لداخي أملا لداخي بيجن ذكر ديا جالسين كدو رزقي لم دوكاناني يلاوا رزقي لاي توني يلاوا رزقي لاي مني يلاوا زال لداخي جنابت لا هرم ينسقط وسقط لي خوت أما نعم بس يبيجني والله يقصك الطواوة تو يتكلم حتى دكاني وعزم عليه هنا كل وباسي شيء كي تو داني شيء سبي طالع موازنة شيء ناوا تو قلت هيت كنا يبيعوا دكاني تكون براحتي سلبت شيء الشيخ إيه وزت كوا حوارت كوا من زول باشم اگر تولي ام دور كوي توا سعدي اماني وجاب موا صحبتك نا والله لناخذ الموقصة يا كم جار ما لناخذ الموقصة كم رشيد وقسيت دكي سلامت بي ولا بابتي بارنا كله بكرم دعوتك بكم انا نعرف بسيطة بخوي بسيطة نا دريش بسيطة ناية الكبابي بخوي حزل الكبابيا ايش ترى دوش كباب اللي بو قصدك بيز دقة بيشتو خاور ما يكم خوات بيز ناكاتيرم بس تولي ام دور كورونا نيش نخو ماشي رشيد أمنا تبرادري تنصارينا سلامت بي ديارة توربوني شهد بي حيراني بم جيانا توربوني تيدايو خوشي تيدايو تعود باز دكم او قماشانا راوستي اشتكنا ميش ولا بيلبسو أنا كودري كان من معه كودري الصينية كان تورا داني شاقي قماش النبي بيموتيت من قصد لك كم جاء بمولد يعني جاء بمو كودري وقماش مان معه رجعت الأوب كده طلموا شان وسعدي تشابونو ميلا قلطوا تانيشا تاوكم عزيزك هو تبرايستا هلا والله براسي مو بيموتي سعدي جان أمنا نسرشد مرة كاكا جابينو يعني جابينو رشيد أما تنصالا وكبرى بيك ويشبان كرديا معقول ليلة سألوا عندك مسألة بسيطة تويني اشتكي قولة بكي بسيطي شي كاكا كل تو واملي أكي سوين بخوالي بيكا ببارو ليا ومونا عزار ماي عزيزك معقوطة توربي ما مسألة كل بو بجربها اوهو ديسان مسألة كاكا بس لا بس الحات كل ما يجرونا بس هذا مسألتهم بس لبرشاهم لاجو عزيزك ساكن با بهو بس راه تلو بجربه إنت تيدكي توا أوكاتي تدلي بلي أوكاتي بعد جابينوا رحمة الإيمانت دفر مؤابزانم ناوي خواي بينا سلامة بي سعدي ظلم تقي جانب مولتو شيرت ابن بابزاني تجرنوا بياوتي زور هجارو لقوما وغريب لو شارق لو شارانا روجي حتى إيواري دقرال أبو باروانانتي كاز نيدا داي اجا من شي كم أتو درعو السلامة بي ايه دا سو بيج مطعم كان دا هات النيا أو خواناني إي بالماوي خرشان دا داي وان دا فقير بو وان دا لا اواني يا خوار بلام كابراكو همش الدعاء ذكرت ايه خدايا المتين بدي خدايا هجارم لدرجي تو دم خدايا الدولة منت بكي خدايا وضع باش بكي ايه خدايا قولة دعاء كي قبولك روجة شان يكلا السلمى دارا كاني أو شارع دستله بلا بخوار رشد بريتش بيدري شي دري أو سكشي $1,000,000 پیشکش بتو واي بياليه بله دڵێ ئەو پارەیە بۆ دەدێ من ڕەشید چ بڵێ باش دەرێ لەبەرەوەی من کابرایەکەم دکتۆر گوتی تووشی نەخۆشیێکی بووی سەری ساڵی دەمری یعنی 2 مانجکە دەمری دەرێ لەبەوەی نەوەم نییە کە سوکارم نییە و میراتگەرم نییە فەرموو ئەو پارەیە پێشکەش تووبی والله کاکە پارەکەی دەخاتە سەر حیسابی و $1,000,000 کابرا لە خۆشیان نییە خەریک بوو شێتە بوو حتى يقول هاواري ذاك ديك خويا زور سباس خويا ممنونم ادي ديك خويا ممنونم كابرا قلت يشتا معايا يا تشيتي ادي هر اوزار هرني هر كشتي او اتوبا يكسر يدمرت
کۆشکەشی هەبوو جوانترین کۆشی شار بوو خوا. کۆشکەکەشی پێشکەش کرد خۆشکەکەش یابی ورا تۆ ڕەشید هەوەستی بالوت بژێرمەوە ئەی باشە خوا بۆستە با لە بیرت نەچێت ئێ باشە پیاوێکی وا بۆ تووشی من نابێت منیش تۆ بۆ بە تووشمەیەکێکی ترێ بۆ لام بەس داوای قەرزم لێکا سوێن بەخوا ڕەشید تۆ ئەوەسێ سەلامت بیبات چیرۆکەکەم لێ بێنێتی لە پاشان کابرا ژیانی خۆش دەبیتن کابرا نییە دەست بە خۆشی دنیاە دەکا بەڕابواردن دەکا کابرا دەستە دیسکوەکان دەستە ملهەکان خەڵکی داوت دەکا خەڵکی دینی و خەڵکی دەبا جەمعاتی ئەمسالی خۆی نییە و پارەی نییە تەخشار ئەمنی نامێنێ وایە نوێژی کرد تۆ دەڕاوەستێ تۆ دەڕاوەستی لۆت باکە قسەکە تەواوە باش لە پاشان ئەو کابرایە دەستی بە قوماری کرد ئەو پارەی هەرکەمی کرد هەرکەمی کرد هەرکەمی کرد ئاخری هاتە سەر سازی عەلی پارەی نەما باش ئەو جارە چی کرد کۆشکەکەی گوتی دەفرۆش بەڵێ وەڵا کۆشکەکەی دا حەقەڕاتەکان گوتیان ئەو کۆشکە بۆ فرۆشتنە زۆر باشە وەڵا کابرایەکیش هات دەوڵەمەندێکی گەورە باشە وەڵا گوتی کاکە دەمەوێت من کڕیاری ئەو کۆشکەیمە دەمەوێت ئەو کۆشکەی بکڕم وەڵا کاکە کابراش کابرای دەوڵەمەند دەرکەی کۆشکەکەی کردەوە چوە ژۆری بە پەیژەکان بەسەر کرد بەسەر کرد حتا گەیشتە کابرای هەژار کابرای هەژار یەکسەر وەکو بتی لە جێ خۆی وشک بوو بۆ دەزانی ئەو کابرای دەوڵەمەندە چێ بوو کێ بوو هەمان ئەو کابرایە بوو کە کۆشکەکە و پارەکەی پێشکەش کرده بوو سعدی بادڵم منە تەقێ تۆ نەوە کابرا مردووە بۆستە بۆستە ئەی باشە سعدی شێخم بێڵە تۆ لە ناو چیرۆکەکانیش تا درۆەکەی کورە کاچی من کابرا تاقی کردەوە کابرا ویستی وانەیەک پێشکەشی مرۆڤایەتی بکات بە هەموو دنیا بڵێتن هەموو شتێک بە هەوڵدان خۆشە بەدەستکەوی ئەگە شتێک بە هەوەندە بەدەستت کەویتنە تەخشان و پەخشانی دەکەی بەڵام ئەگە بە ماندین بوومبی قیمەتی دەزانی بزانە کابرای هەژار کابرای غەریب ئەو دەوڵەمەند چی کرد وتی بڕۆ دەڕێ لەو کۆشکەی وتی تو هەرەوەنی بە خۆت هەژار بی وتی تو عەقڵیشت هەژارە بۆیە نابی بە هیچ هەژار ڕاستە هەیە بەڵام هەندێک کەس هەیە خۆی هەژاری هەڵبژاردیە خوای گەورە هەڵمە سەروەت و سامانی پێشکەش کرد کەسی هات لە شتی قۆڕ و لە شتی بیمعنا سەرفی کردە یاوە ڕەشید ئەگەر ڕەحمەتت ڕەشید دنیا و هایە عەزیزەکەم ڕەحمەتی لێ ڕەشید چاوەکەم چیرۆکەکەم چۆن بوو ڕەشید دەتش بیر بکەوە ڕەشید کاکە گیانە و چیرۆکە چ پەیوەندی بەم نوێ منەمەوێت لێو جابمەوە پێمەوێت لێو جابمەوە سەحنی گورە هەیتی ڕەشید هەیتی حەیرانی بم هەیتی بەس تو تێناگەی کاکە چیرۆک بۆ وە کرایە بۆی ئێمە مێشکمان ببتەوە ئەوە وانەیەکی باشە کاکە دەبێ ئاگامە لە سەرۆت و سابانی بی یعنی ڕەشید بەڕاستێکی پیاوەشی باشی زۆر ئاگا لە سەرۆت و سابانیە ئای ڕەشید بە بیرم هاتەوە قماشەکانت لە بۆ وشاری نرد ئۆهۆ ئیسا خەمە خۆیکە لێو جابمەوە پێ دەڵێم لێو جابمەوە بۆ وشارێ نێرم بۆ عەبەیە نێرم بۆ عەلەیە نێرم پەیوەندی بە تۆ نییە ڕەشید مەسەلەشکەمە بیرهاتەوە با بە مەسەلەیشی جیا ئەبمۆلێت بۆ خاتری خوا مەسەلەی گوێت لێ ناگرم مەسەلەم ناوێت یعنی تەواو تەواو قەراری خۆمە ماوە لێ جیاب وانی لێ جیابمەوە یعنی شەریکاتیمان نەما فت یعنی خۆشەویستی نەما نەو برادراتی نەما لە باش بەڵام ڕۆژێک دادێ پەشیمان دەبیەوە ڕەشید پەشیمان نابمەوە من بڕیارە ماوە لێ جیابمەوە پەشیمان بوونەوەی چی لە کردەوە جوانەکانێ لاوسو کەوتەکەت کە دایمە دوکاندا ئەخەیت کاچ بن چاوەکەم ئەمن بەشی خۆم نافرۆش منەی کڕم ئەتو سووری لەوەی لە من زیابیەوە ئارە وەڵا سوورم لەسەرەوە بە محامەکەیشم تۆ بەیانیەت لە بینی من و تۆ جیابوونەوەی لەبەر چی لەبەرەوەی جەنابت لەگەڵ من ئەڵێم ئەڕۆم ناگەمەوە دوی دەڕابەکە منم دیۆن تۆ دەڕابەکە داخستووە من لە ناو دوکانەکەم جا بەجا شتیوا ڕوویدایە دوایە ئیشیمە جملەیە بە تەلەفۆنە خۆشە نییە من دوکانمان کراوە بێ کورە سعدی تۆ جوابی تەلەفۆنی من نایتۆ ئیسا ئەمنە ئالوساری جوابی تەلەفۆنی جملەوەیتەوە یعنی تەواو تەواو بەیانی وەرە محامەکەیت ئەمڕۆ دوا ڕۆژە دوا دیدارمانە خوا حافیزی بێ نا لەبار گیان